بەڵێ بەردەوامە بین لە باسکردنی تەوەرەکانمان. تەوەری کۆتایی ئەمڕۆمان باسکردنە لە هەڵمەتی هۆشیاری ئۆتیزم کە مانگی 4 لەلایەن هەم نەتەوەی گرتوەکان و هەم ڕێکخراوی WHO بە مانگی بەرەنگاری یاخود مانگی هۆشیاری ئۆتیزم حاڵەتەکانی ئۆتیزم دانراوە. جا ئەمڕۆ شەماڵ عەباس بەڕێوەبەرایەتی چاودێری گشتی کۆمەڵایەتی ڕاپەڕینمان لەگەڵادا هەم باز لە کار و چالاکیەکانی ئەو بەڕێوەبەرایەتیاکەین و هەمیش باز لە حاڵەتەکانی ئۆتیزمەکەین لە ڕاپەڕین بزانین لەو ناوچەیە ئەو حاڵەتانە چۆنن و ئەو سنتەرانی کە لەو ناوچەیە هەن چۆن دەتوانن خزمەتی ئەم حاڵەتانە یاخود ئەم توشبوانە بکەن. ئەمانە هەمی لەگەڵ کاک شەماڵ باسەکەین. کاک شەماڵ بانیت باش و سڵاوت لێبێ. ئەمە یەکسەر پرسیاری ئەوەت لێ بکەم کە حاڵەتی ئۆتیزم با لەمەوە دەست پێ بکەم لەبەرەوەی مانگی چوارەوە و چەند ڕۆژێکە بێت کە ئەم یادە یاخود ڕۆژی بەرەنگاربوونەوەی حاڵەتی هۆشیاری حاڵەتی ئۆتیزم لە جیهانە دەستی پێ کردووە. چ چالاکیەکتان ئەنجامداوە و ئەو حاڵەتی ئۆتیزمە لە ناوچەی ڕاپەڕین لە چه ئاستێکدایە؟ باینتان باش بەنی بینەران و بیسەرانی کورسات باش. دیارە ئێمە وەک چاودێر و گەشەپێدانی کۆمەڵاتی لە ڕاپەڕین لە سەرەتای دەست بەکاربوونی بەندە لە ساڵی 2009ەوە ئۆتیزم بە ئەولەوێتی کارەکانمان دانراوە بەداخەوە کە ئۆتیزم وەکو حاڵەتێک لە حاڵەتەوە بۆ بە دیاردا لە سەر تا سەری زیان کوردستانیش بێبەش نەبووە لەو دیاردەیە. ئێمە لە ساڵی 2012 کە ئاخیر سەرژمێریمان کردو بۆ کەمەندامان سنووریداری ڕاپەڕین تەنها 20 منداڵی ئۆتیزممان هەبووە، بەڵام بەداخەوە کە لە 2022 ڕێک دوای 10 ساڵ کە سەرژمێریەکانمان دووبارە دەست پێ کردەوە ڕێژەکە بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو بەرز بۆتەوە. ئێستا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین نزیکەی 60 بۆ 65 منداڵی ئۆتیزمانەیە کە لە بەڕێوەبەرایەتەکەی ئێمە تۆمار کراون. دیارە ئێمە ژۆکو ئامادەکاریەک بۆ بەرەنگاربوونەوە و هۆشیاریکردنەوەی هەم ئۆتیزم هەم خێزانەکانی ئۆتیزم کۆمەڵێک چالاکیمان لە سنووری بەڕێوەبەرایەتەکەی خۆمان کردووە. یەک لەوانە کردنەوە و دامەزراندنی سنتەرێکی تەواو مۆدێرنی ئۆتیزمی حکومی لە قەزای حاجیاوە بە ستافێکی زۆر کارە بە ستافێکی زۆر پسپۆر هەروەها ئامادەکاری کراوە لە سنووری قەزای پشدەریش ئێمە سنتەرێکی ئۆتیزم بکەینەوە لە ڕێگەی هەم ئەم ئیمکانەتی خۆمان هەمانە هەم لە ڕێگەی ئەم خێرخواز و خۆبەخشانەی دەستی هاوکاریان بۆ درێژ کردوین لە قەزای ڕانێژ لە ئێستادا کە قسە دەکەین دەمانەوێت سنتەرێکی ئۆتیزمی خێرخوازی دامەزرین لە ڕێگەی خێرخوازێک کە دەستی هاوکاری بۆ درێژ کردوین. ئێمە بەشێک لە بینایی داهەنگەی ڕانیمان تەرخان کردو بۆ ئەم بابەتە خێرخوازەکەش بە خۆشحاڵیەوە لێرەوە دەستخۆشی لێ دەکەم. ستافێکی بۆ دامەزراندووە مەسروفاتی سنتەرەکەش هەر لە ئەستۆی خۆیدا تەنها ئێمە سەرپەرشتیکردن و بیناکە لەسەر چاودێری کۆمەڵایەتیە لەگەڵ ئەوەشدا ئێمە سەرپەرشتی دوو داهەنگەی ئەهلی دەکەین هەم لە شاری ڕانیە. کاک شەماڵ دەمەوێت پرسیاری ئەوە بکەم کە باس لەوە کرد کە خێرخوازان هاوکاریتان دەکەن بۆ کردنەوەی ئەم سنتەرانە. ئایا لایەنە پەیوەندیدارەکان تا چەند هاوکاریتان دەکەن و هەروەها باست لە بینا کرد تا چەند بینایی پێویست لە بەردەستە بۆ کردنەوەی سنتەرێکی لەم جۆرە؟ ئایا کێشە و گرفتان هەیە لەو بارەوە یاخوددا؟ وەڵا بابەتی ئۆتیزم یعنی بابەتێکی هەمەلایەنە، هەم خێرخواز هەم لایەنی پەیوەندیدار هەم خەڵکی ئاسایی هەم ئەو خێزانانەی کە منداڵی ئۆتیزمانیە دەبێت شتێک بێ بە هەمانگی هەموو لایەک بێ بۆی پرۆسەکە سەرکەوتوو بێ و لە کۆتاییدا خودی منداڵەکە ئیسفادە بکە و سوودی پێ بگەێنرێ. ئێمە وەک چاودێری کۆمەڵاتی لە سنووری ئیدارەی ڕاپەڕین سوپاس بۆخوا کێشەی بینامان نییە، بینایی زۆر باشمان هەیە هەم لە ڕانیە هەم لە قەڵازێ هەم لە حاجیاوە. ئێمە ئەو بینانەمان ڕاستە پێشتر بۆ سنتەری ئۆتیزم دروست نەکراون و بە مەبەستی سنتەری ئۆتیزم نەکراونەتەوە، بەڵام ئێمە ئێستا بەشێک لەو بینانەمان تەرخان کردو بۆ ئەو بابەتە. باشە کاک شەماڵ لە درێژە قسەکاندا باست لە باخچە کرد. ئایا هیچ باخچەیەکێک کە تایبەت بێ بە توشبوانی حاڵەتی ئۆتیزم؟ چۆن باخچە ببوورە تێنەگەشت؟ بەبەستم لە دایەنگا باخچە بۆ ئەو منداڵانەی کە جیاواز لە منداڵەکانی تر باخچەیەکی تایبەت بە خۆیانیان هەبێت. ئێمە بۆ نمونە بینای داهەنگەی ڕانیەمان هەیە، خۆی باخچەکان سەر بە وەزارەتی پەروەردەنا، حەزانەکان سەر بە چاودێری کۆمەڵایەتین.
ئێمە لە ڕانیە بینایەکی گەورەمان هەیە کە کاتی خۆی بە مەبەستی داهەنگە دروست کراوە بیناکە ڕوبەرەکەی زۆر فراوانە ئێستا ئەمە بینامان دابەش دوو کردووە نیوەمان بۆ مەبەستی داهەنگەکە هێشتۆتەوە کە ستافێکی خۆمان لەوێ سەرپەرشتی ئەو بابەتە دەکا نیوەی تری بیناکەمان ئامادە کردو بۆ ئەم بابەتە کەم خێرخوازە لەگەڵی لەسەر خەتین بە مەبەستیکردنەوەی. بەڵێ کاک شەماڵ تیمەکانی بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی تیمتان هەیە کە سەردانی ئەو شوێنانە بکە کە سەر بە بەڕێوەبەرایەتەکەی ئێوەن یاخود سنتەرە ئەهلیەکانی کە لەو ناوچەیە هەبێ ناحکومیەکان بۆی ئاگاداری کار و چالاکیەکانیان بن ئاگاداری کوالێتی ئیشکردنیان بن ئاگاداری بینا و ئەو خزمەت گوزاریانە بن کە هەم بە نەخۆش هەم بە حاڵەتەکانی ئۆتیزمە درێ لەو ناوچەیە. بەڵێ دیارە ئێمە وەک بەڕێوەبەرایەتی لیژنەیەکی سابتمان هەیە کە سەرپەرشتی سنتەرە ئۆتیزمە ئەهلیەکان و حکومیەکان دەکا بە یەک ڕێنمایی خۆشبەختانە لیژنەیەکی زۆر کارا زۆر ئەکتیڤە پێک دێ لە سێ توێژە کە هەر سێکیان هەڵگری بڕوانامەی ماستەرن شارەزان لە بابەتەکە لە ئێمە لە چاودێری کۆمەڵاتی لە ڕاپەڕین خۆشبەختانە بە هەوڵ و هیمەتی هەم وەزارەت هەم جەنابی وەزیر توانیومانە پێدانی مۆڵەتی سنتەری ئەهلیش لە لای خۆمانە یعنی ئەوە ئاسانکاریەکە هەم بۆ خێزانانە هەم بۆ کەسانەی کە بیانێ سنتەری ئەهلی دابمەزرێنن. باشە بەڵێ چاودێریکردنەکەی لەسەر ئێمە باشە هیچ هەماهەنگیتان هەیە بۆ ئەوەی کە بتوانن پێکەوە خزمەتی ئەو حاڵەتانە بکەن یاخود ئەو ئۆتیزمانە بکەن؟ بەڵێ بە ئەکید ئێمە کە بەردەوام لیژنەکانمان سەردانیان دەکایان خودی خۆمان کە مانگانە کۆبوونەوەیان لەگەڵ دەکەین یەکەم قسەی ئێمە لە کاتی گفتوگۆکەدا ئەوەیە کە ئۆتیزم لە سەروی هەموو شتێکە ئۆتیزم لە سەروی قازانج و ئەو سوودانەیە کە ئێوە دەتانەوێت لێی ببینین ئێمە دەبێت هەمومان بە هەماهەنگی وەک لە سەرەتا باسم کرد بابەتی ئۆتیزم دەبێت بە هەماهەنگی بێ بە تەنیانە بە خێزانەکە دەکرێت نە بە چاودێری کۆمەڵایەتی دەکرێت نە بە سەنتەرە ئەهلیەکان دەکرێت دەبێت هەموو لایەنەکان بەیەکەوە هاوکاری ئەو بابەتە بن بۆی بتوانین شتێکی جوان پێشکەش بکەین. باشە کاک شەماڵ باست لە خێزان کرد جگەلەوەی کە خۆتان ئاور لە توشبوانی حاڵەتی ئۆتیزم دەدەنەوە تا چەند ئاور لە خێزانەکانیان دراوە تا چەند کار ئاسانیان بۆ کراوە چکە بێگومان ئەو منداڵانەی کە لە حاڵەتی ئۆتیزمان دایکان و باوکان دەبێت بەڕاستی سەبر و تەحملێکی زۆر زۆریان هەبێت لەگەڵیانە تا چەند کار ئاسانیش کراوە بۆ خێزانەکانیان جا لە هەر لایەنێکی ژیانەوە بێت. ئێمە وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەردەوام چۆن گرنگیمان بە منداڵانە داوە کە ئۆتیزمیان و تووشی حاڵەتی ئۆتیزم بوونا لەگەڵ ئەوەدا بابەتی خێزانەکانیشمان لە بەرچاو گرتووە. ئێسامە بۆ نمونە لە سنتەرەکەی خۆمان لە حاجیاوە بەردەوام ڕێنمایی دەدەین بەو خێزانانە هاوکاریان دەکەین بەردەوام پێمان وتونە ئێمە وەکو چاودێری کۆمەڵایەتی نەک لە موسسەکەی ئێمە نەک لە بەڕێوەبەرایەتەکەی ئێمە لە هەر موسسەیەکی حکومی لە سنوورەکە ئێوە ئیشتان بە ئێمە بوو هاوکارتان دەبین لیژنەتان لەگەڵ دەنێری نووسراوتان بۆ دەکەین چۆن ئاسانکاری بێ بزانین چ شتێک سوودی هەیە بۆ خێزانەکە جا چ لە بابەتی هۆشیاری بێ چ لە بابەتی ئاسانکاری بێ لە موسسە حکومیەکان ئێمە لەگەڵیان هاوکاری. باشە باسی هۆشیاری و باسی ئەو هاوکاریانە و کرد ئەمەوێ پرسیاری ئەوە لێ بکەم کاک شەماڵ هیچ خولێکی تایبەتان هەیە بۆ کەسوکاری ئەم حاڵەتی ئۆتیزمانە یاخود بەدەر لە ئۆتیزمیش یعنی هیچ خول و ڕاهێنانتان هەیە بۆ باشترکردنی ژیانی هاوڵاتیان لەو ناوچەیە؟ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتەکەی ئێمە خولی تایبەت نا بڵێ بۆ نمونە خولێک دیاریکرا بێ مانگانە یان بە چەند مانگێک جارێک بەڵام ئێمە بەردەوام ئێستا بۆ نمونە لە سنتەرەکەی خۆمان بەردەوام کە بەیانیان مناڵەکەی هێنن بۆ سنتەرەکان نیوەڕوان کە مناڵەکە ئەبنەوە بەردەوام ئێمە ڕێنماییان پێ دەدەین هەوڵیشمان داوە بۆ نمونە ئەو مامۆستا تایبەتانێک کە ئێمە هەمانن لە حاجیاوە ئەگەر حاڵەتێکی نامۆ ببینین یامزان شتێک سوودی هەیە بۆ مناڵەکە یان گۆڕانکاریەک ڕووی داوە لە مناڵەکە بە تەلەفۆن کە سوکارەکەی ئاگادار دەکرێتەوە ئێمە ڕاهێنانەمان پێ کردووە لەسەر ئێوەش پێویستە لە ماڵەوە ئەم ڕاهێنانە بەردەوام دووبارە بکەنەوە یان پێویستە ئاگاتان لەو خاڵە بێ لەو ڕۆوە
هاوکاری منداڵەکە تا بنێمە بەردەوام کۆنتاکتمان لەگەڵ ئەو خێزانانە هەیە کە منداڵی ئۆتیزمیان هەیە. باشە کاک شەماڵ هێندەمان دوونە ناسانە هەوڵ دەدەن لەگەڵ خێزانەکانیان یاخود لەگەڵ توشبوانی حاڵەتی ئۆتیزم خۆیان بەو شێوازی کە بەڕێستان باسی دەکەن. ئامارەکان چی دەڵێن؟ ئایا ئۆتیزم لە 4 ساڵانی ڕابردوودا ڕوو لە کەمی بووە یاخود ڕوو لە زیاد بوون بووە؟ بەداخەوە حاڵەتی ئۆتیزم بەردەوام ڕوو لە زیادی، ینی ئەوە شتێکە لە قودرەت و دەسەڵاتی ئێمە دەرچووە، بەڵام ئێمە دەبێ هەوڵ بدەین ئەوەی کە هەیە بیناسێنین بە کۆمەلگاکە. ئۆتیزم ئەو دێوەزمە نییە کە بە خەڵک ناسێنراوە، ئێمە دەبێت بەردەوام کۆمەلگا هۆشیار بکەینەوە، خەڵک هۆشیار بکەینەوە کە ئۆتیزم لەگەڵ ڕێزم شێد نییە. ئێمە دەبێت هاوکاریان بین، هاوکاری خێزانەکان بین، لە سەروی هەمووشیانەوە دەبێت کۆمەلگا زۆر چۆن دەڵێ ئاگاداری ئەو حاڵەتە بێ و هاوکاری ئەو خێزانانە بێ کە تووشی حاڵەتی ئۆتیزم بوونە. بەداخەوە کەسامە حاڵەتمان خێزانمان هەیە زیاد لە منداڵێکی ئۆتیزمی هەیە، هەمانە 2 حاڵەتی هەیە، 3 حاڵەتی هەیە، هەتا هەمانە لە سنووری دارەی ڕاپەڕین 4 حاڵەتی ئۆتیزمی هەیە تەنها لە یەک ماڵێکدا. جا ئەوە ئەگەر بۆ نمونە خەڵکی گەڕەکەکە، خەڵکی شارەکە هاوکاری نەبێ، بەڕاستی هەم بۆ ئەو زۆر قورسە هەم بۆ ئێمە زۆر قورسە. بەڵێ کاک شەماڵ کاتمان کەم ماوە ئەگەر بکرێ وەڵامی ئەم دوو پرسیارم بێت و یەکەمیان بە داتا و بە ئامار لاتانەکە چەند توشبووی حاڵەتی ئۆتیزم لە دەڤەری ڕاپەڕین و ئیداری ڕاپەڕینە هەیە، دووش باسێکی کار و چالاکیەکانی ئایندەتانمان بۆ بکەن پرۆژەکانتان. ئێمە ئەوەی کە لەلای ئێمە تۆمار کراوە، ئەوەی کە بە بەڵگەی پزیشکی سەلمێنراوە لە سنووری دارەی ڕاپەڕین 64 حاڵەتی ئۆتیزم تۆمار کراوە. دڵنیام ئەو ڕێژەیە زیاترە، بەڵام بەداخەوە تا ئێستا کۆمەڵک لە خێزانەکان نەگەیشتونەتە ئەو باوەڕەی کە منداڵە ئۆتیزمەکان بەرن و بیناسێنن لە لیژنە پزیشکەکانیان بێن لەلای ئێمە تۆماری بکەن. ئەمە جوابی پرسیاری یەکەم. سەبارەت بە پرسیاری دووەمت، ئیشاڵڵا ئێمە لە ئایندەیەکی زۆر نزیکدا سنتەرێکی خێرخوازی بێ بەرامبەر لە قەزای ڕانیا دەکەینەوە و هەوڵەکانمان بۆکردنەوەی سنتەرێکی حکومی لە قەڵازێش بەردەوامە کە دەرخستەیەکمان ئامادە کردووە بە بڕی 76 ملیۆن دینار لە وەزارەتی داراییە. تەنها ڕەزامەندی وەزارەتی داراییمان ماوە بۆی دەستبەڕەکارەکان بکەین و ئیشاڵڵا لە ئایندەیەکی نزیکدا ئەم دوو سنتەرە دەکەونە بواری خزمەت لە دەفەرەکە. دەست خۆش کاک شەماڵ، سوپاس بۆ تۆش، سوپاس بۆ شەماڵ عەباس بەڕێوەبەری بەڕێوەبەری گشتی چاودێری کۆمەڵایەتی ڕاپەڕین کە لە شاری ڕانیەوە لەگەڵمانە بوو. ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم کۆسار سەرجەم بڕکە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن ئومێد دەکەین سەرجەم بڕکە و بابەتەکان بە دڵی هەموو لایەک بوو بێت تا ڕۆژێکی دی خۆتان لەگەڵ بمێنن بە خێر و خۆشی.